لای ئێمە کۆمەڵی خەڵکیان تەزەخم پێ کردووە بەسەر ئەم خەڵکە ئەسڵی کە پێی ئەڵێن خانەنشینی. خۆی ئەگەر حساب بکەی پێشمەرگەکانی دەرەوە ئەوە مافێکی تایبەتی خۆیانە وەکو زباتە الأحرار ئەوانە حسابێکی تایبەتیان بۆ کرێ هەموو کوردستان بە هەموو حیزبەکانەوە کە پێشمەرگایەتیان کردووە و تەسلیم بوونەتەوە و ڕۆشتونەتەوە هاتوونەتەوە ژمارەیان لە 10,000 تەجاوز ناکە. باش و خراپ و هەموو کەسێکیان تێکەڵ کردووە لەبەر خاتری دەنگدان. ئەوەی ڕقەمێک هەیە کە پێی ئەڵێ بووە بارگرانی بەسەر ئەم ملەتەوە 572,000 ئەمە لە زاری ڕێباز حەملان کە یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەڵێ ئەگەر ئێمە لەسەر داواکاری وەزارەتی دارایی عێراق بڕۆین ئەبێ ئەو 572,000 نان بڕاوکەین. ئەم 572,000 چۆنە؟ بۆ ئاگاداریش غەدرێک لە بینی شاری و دێهاتیش کراوە. حەچی دێهاتی هەیە بە ژن و پیاوە لەو 572,000 شوێنیان بۆ کردوونەتەوە خانەنشینیان کردوون. باشە ئەم خانەنشینەش خۆ چۆنە وەرەگیرێ؟ ئەچەند لە هێزەکانی 70-80 وەریەگرن. ئەم 572,000 خانەنشین نییە، پێ ئەڵێن هێزێکی ئینتیخاباتی هەردوو لایەنی دەسەڵات تەسفی خۆیان بەم 572,000 ئیتر تەقسیم بووە بەسەر ئەولا و ئەملا و حیزبە دوکاندارەکانیش بە دۆریان کۆبوونەتەوە حسەیان بەرکەوتووە. ئەم بارگرانیان دروست کردووە بۆیان چارەسەر ناکرێت. چارەسەرەکەی چییە؟ ئەگەر بیانەوێ ئەم دوو دەسەڵاتە ئەتیفاقیەکی مەبدەئیانە بکەن تەسویەکی خۆیان بکەن ئەمانە ڕوبەڕووی کاروباری کۆمەڵایەتیکەنەوە. ئەبوو 2014 بڕیارێکی ژمارە 9 ساڵی 2014 ئەوە یاساییە، یاسایەکی تایبەتی خانەنشینی دەرچووە. ئەو یاسایە کوردستان جێبەجێی نەکرد. بۆ تەنها مۆزەفی حەقیقی مەدەنی بەری ئەکەوێ کە خاوەن شەهادە و خاوەن خزمەت و حەقی خۆیانە و پارەی کەسیش نییە وەریگرن، نەهی حکوومەتی عێراقیە نە حکوومەتی کوردیە، پارەی زەمانی خۆیانە. چکاتێ تۆ کاتێک کە دائەمەزری مانگانە استقطاعاتی تەقاعودی لێ ئەبڕێ، ئەو استقطاعاتی تەقاعودی ئەچێتە سندوقی زەمانەوە، لە سندوقی زەمانیشەوە لەوێ ئەو مؤسسەیە کە لە بەغایە ئەم پارەیە ئەوە نییە هەر ئاوادانرابێ، ئیشی پێەکەن، ئیستیسماری پێەکەن، پارەی ئەچێتە سەر. ئەمەی کە ساڵی پار ئەو مەبلەغە 100,000 و ئەو ئێعالەیە کە بۆ ئەوانە دەچون موچەکانیان کەمە بۆ پلەکانی خوارەوە ئەوە لە زیادەی ئەو پارەیە کە ئیشی پێکراوە لە سندوقی زەمانە. ئەو پارەیە تر کە ئیشی پێەکرێ ئەمە لە تۆ ئەمڕێ و لە خەڵکی ئەمڕێ، بەڵام ئەو 572,000 هاتوونەتە سەر میزانیەک ئەخۆن لێ هیچیان نییە. خۆ پارەش لە سندوقی زەمانەوەیەت، خۆ عێراق هەموو ساڵێ پارە دیاری ناکا بۆ خاننشینی، وە نییە پارە هەبێ و پارە نەبێ. لەو سندوقە مەوجودە ئەمانات لە ڕووی یاسای ژمێریارەوە، ینی پێڵ قانون المالی ئەمانات بۆ نییە دەستکاریکەین. لێرە چەند جار داوا کراوە کە سندوقی زەمان بکرێت، ئەو پارەیە لەم خەڵکە ئەبڕێ، خەڵکە حەقیقیەکە. خۆ ئەوانەی کە کراون بە خانشینی پێشبگە زەمانیان نییە، هیچیان نییە، خەڵکەکەی کە هەیە پارەکەشی لێ بڕێ ئەوانی شەقۆن. ینی چەند ساڵە ئەوە بەرەو هینەوە حسابێکی 31 ساڵ بۆ 32 ساڵە حکوومەتی هەرێم استقطاعات لە خەڵکەکات و کەس نازانێ و پارەیەکی لێ هاتووە.